بینەرانی بە ڕێزم کاتتان باش لە هەر شوێنێک بینەری ئێمە سڵاوی گەرمی کارمەندانی کەناڵیە نارتیتان لێبێت. دوای 9 ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەنجامدرا، بەڵام پاش ڕاگەیاندنی ئەنجامەکان لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە دەنگۆی زۆر لەسەرەوە ئەنجامانە دروست بوو. ئەمەش لە کاتێکدا بوو کە دەنگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەتی لە پارێزگای سلێمانیدا هەڵکشانێکی بەرچاوی بەخۆ بینی بوو. ئەمە بۆ مای ئەوەی کا بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ڕاگەاندنی ئەنجامەکاندا ئەو ئەنجامانەی ڕەت کردەوە. ئێمە لەم بەرنامەیەدا دەپرسین دەنگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان چۆن و بە چه ڕێژەیەک زیادیان کردووە؟ ئایا مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستان چاوەڕوانی ئەوەی دەکرد دەنگەکانی حیزبەکەی بۆ شێوەیە ڕوو لە هەڵکشان بکات؟ بۆچی ئەو موگمانە لەسەر هەڵکشانی دەنگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان دروست بوون؟ بە سوپاسەوە لەم بەرنامەیەدا شۆرج ئیسماعیل ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستان وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. کاک شۆرژ بەخێر بێتەوە چاپێکوتنی. سپاس بۆ جەنابەت. کاک شۆرژ ڕەمێ لەوە دەست پێ بکەم، لە تەسەوری خۆتان هەبوو کە دەنگەکانی یەکێتی بە تایبەتی لە پارێزگای سلێمانیە بۆ شێوەیە ڕوو لە هەڵبژاردن کامە بەسم لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی سلێمانیە؟ من سەرەتا پێشەوەی وەڵامی و پرسیارە بم و پێم خۆشە پیرۆزبایی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەم بە بۆنەی کۆتایی هێنانی هاتنی هەڵبژاردنەکان و ڕاگەیاندنی ئەنجامەکانەوە کە ئەمەش بۆ خۆی هەرێمی کوردستانی قۆناغێکی تر بردە پێشەوە. هەروە پیرۆزبایی گەرم لە دانیشتوانی ناوچە کوردستانەکانی دەروی هەرێم بکەم کە سەرباری ئەو هەموو ترس و تۆقاندنە بە خوێنی خۆیان بە دەنگی خۆیان کوردستانێتی ئەو ناوچەیان سەلماندەوە. ئێمە بۆ پرسیارەکەی جەنابی شێکە قسە لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان کەینانی قسە لەسەر ڕقم و ژمارە ئەەکەین. ئێمە وەکو دەستگایەکی پیشەی وەکو ئەوی کە ینی مەعاملە و هەڵسوکۆتمان زۆر لەگەڵ ژمارە و لەگەڵ توێژینەوە و لەگەڵ ڕاپرسی ئەوانەیە هەیە هەر لە دوای ئەنجامەکانی 20ەوە ئێمە وەکو دەستگای هەڵبژاردن وەکو یەکێتی نیشتمانی کوردستان چەندین ڕاپرسیمان کردووە بەدەر لەوەی کە یەکێتی لە دوای 20ەوە قۆناغێکی نوێی دەست پێ کردەوە، سیاسەتێکی نوێ بە جیاوازیی نوێەوە لە هەم ئەتوانین بڵێن یەکێتێکی نوێ. بەڵام ینی چۆنەسەرەوە بین چۆن یەکێتیەکی نوێ ینی یەکێتی لە بەردەم کۆنگرێ نەگرت بۆ نمونە پێک نەهاتوە تا ئەم ساتە. ئێستا پێ دەڵم لە بینی ئەو حەومانگەیە یەکێتی لە ئەنجامی ئەوەی کە سەرکردایەتی مەکتەبی سیاسی بە سیاسەتێکی ژیرانە بە خوێندنەوەی واقعی کوردستان ناوچەکە دەوروبەر بە خوێندنەوەی وردی هەموو ئەو لایەنە لاواز و لایەنە بەهێزەی کە لە هەڵبژاردننی پێشوو 20ەوە هەبووە و دانان بە هەموو هەڵەوکەم و کوڕەکانە و زیاتر چوونە ئەوەی کە بە پێی ئەو خوێندنەوە وردە بڕیاری سربەخۆ سیاسەتی ورد و ژیرانە و سربەخۆ بدا. ئەمەی کە بێمەوە سەر بەشی ئامار یا ژمارەکانی کە جەنابت باسی کرد لەم بینەیە ڕێکخراوە بیانەکانیش ڕاپرسیان کردووە، تەنانەت ئەمریکیەکانیش ڕێکخراوە ئەمریکیەکانیش ڕاپرسیان کردووە لای ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بەرچاومان ڕوون بووە لەبەر ئەوەی کە سیاسەتێکی نوێمان پیادە کردووە بە هەڵەکانی خۆمان ناڕۆشتینێتەوە ڕاپرسیە سربەخۆ بیانەکانیش ئەوە ئەسەلمێنن کە یەکێتی پێم وایە هەموو لایەنەکانیش ئەو ڕاپرسیان بۆ چووە کە ئەمریکیەکان کردویانە کە لەوە شادیار بووە کە دەنگ و ڕێژەی دەنگەکانی ئێمە بەرەو هەڵکشان چووە. بەڵێن ڕاپرسی تاوی ئەو ڕاپرسیانی کە ئەو ڕێکخراوە بیانیانش کردویانە هەردەنگیشێتی بەرەوەڵکشان بە دڵنیاییەوە بە دڵنیایەوە نمونەی من یان دوو نمونەمان لەو من ئەگە وردەکارێکە شینەڵم چکە ڕەنگە دەسەڵهێنی ئەوەم نەبێ ئازادی ئەوم نەبێ کە بڵە بەڵام NDI ڕێکخراوێکی ئەمریکی ڕاپرسی کردو. بەڵێ دەنگی ئێوە لەو ڕاپرسیا بۆ نمونە تا ڕادەی چەند هەڵکشان؟ ئێمە 5 بۆ 7 بۆ تا لە 5 بەرەو ژوور دەنگەکانی ئێمە بە پۆینت ینی لە 5 لە 5 بۆ 7 بەرەو لەم هەڵبژاردنە بە پێم ئەنجامە لە 100 چەند ڕێژەی دەنگی بێگومان بەگشتی ئەوەی حسابی بۆ بکەیت لەسەر ژمارە ئەوانە لەو حدودەیە هەڵکشاوە زیاتر هەڵکشاوە. بەڵێ کاک شۆرژ سەرنجە کە لەسەر ئەو ئەنجامانە هەیە کە ڕاگەنراوە ئەوەیە کە باسی ئەوەکرێت ئەو ترێتی یەکێتی نیشتمانی کوردستان زیاتر لە ناوچە سنووریەکانە دەنگی زۆر هەڵکشاوە و دەنگی زۆری بردۆتەوە. یەکەم بووە باسی واکرێت کە لە خەزای مرکزی هیچێکە لە پارێزگاکانە بۆ نمونە یەکەم نەبووە یا ڕێژێکی زۆر هەڵنەکشاوە، تەنانەت لە هەڵەبجە بۆ نمونە لەنەو
مرکزی هەڵەبجەیە بۆ شێوەی هەڵنەکشەوە بەڵام تەوێڵە و بیارە و ناوچە سنووریەکانی تری بردۆتەوە هۆی ئەمە چییە؟ یعنی ئەمانە هۆی زۆرە ئەنی تۆ لەبەرەوەی هەر منطقەیەک تایبەتمەندی خۆی جایە یعنی منطقی پشدەر لەگەڵ گرمیانە جایە گرمیان لەگەڵ کۆیە جایە سلێمانی یعنی لەگەڵ چەمچەماڵ جایە یعنی تۆ ناکرێ یەک پێوەەر و یەک شتت هەبێ بۆ ئەوەی کە هەموو بڵێ ئەبێ دەنگی ئەم ناوچە جیاجیانە کە تەبیعەتی کە سروشتی کە علااقاتی کۆمەڵایەتی کە کەلتوری کە سقافەتی هەمووی ئەبێ وەکو یەک دەنگ بە و ڕێژەکەش لێک ئاستابێ بەڵام من حەزەکەم پێت بڵێم یعنی یەکێتی نیشتمانی کوردستان ئەو بۆ 40 ساڵ خەباتی تێکۆشانی هەیە یعنی لە ماوەی ئەم 40 ساڵەیە هەڵکشان و داکشان سەرکەوتن و پاشەکشێ گەلە کۆمەچێ پرسیارەکەی من ئەوەیە کە بۆ ینی لە مرکزی شارەکانە دەنگی یەکێتی بەم شێوە زۆرە هەڵنەکشاوە تەنها لە ناوچە سنووریەکانە هەڵکشاوە بێگومان هەریەکە ئێمە ئێستا چەندین لیژنەمان تەرخان کردووە کە توێژینەوەی زانستی بکەین بۆ ئەوی لە فلان ناوچە بۆ ڕێژەی دەنگکانمان کەمی کردووە بۆ لە ناو مرکزی شارە بەم شوێ بۆ لە مرکزی شاریش ئێمە لە هەنێک گەڕک فەرقی هەیە لەگە گەڕێکی چکەیە لە ناوەندێکەوە بۆ ناوەندێککە دەنگەکانمان فەرقی هەیە ئێمە سەرقاڵی ئەوەین کە لە ناوچە جیاجیەکان و بە مرکزی بە ناوەندی سلێمانیشەوە بۆچی دەنگەکانمان لە هەنێ شوێن لە ناو مرکزی سلێمانی زیایی کردووە لە هەموو شوێنە ناوچە جیاجەکانی کوردستان ڕێژەیەکە لە هەنێ شوێن کەمتر زیایی کردووە لە هەنێ شوێن بە من هەندێک بەڵام بۆ ئەوەی ئەو ناوچە سنوورەکان و گوندنشینەکان ئێمە ئێستاشی لەگەڵ بێ حیزبی ڕەنجدەرانی بیر و بازوین یعنی زۆربەی کۆمەڵان بۆ ئەم ڕێژەیە لە بیستویکی نوێە ینی زیای نەکرد یا وەکو خۆی نەمایەوە باکسەوە دابەزی خەڵک دەنگدەر ئازاتە لەوەی ئەمڕۆ دەنگ بە تۆیە سبەینێ سیاسەتی بەرنامەی هەڵسوکەوتی کە لەگەڵ دەنگدەران نەبێ و ڕێک بێتەوە یەک نەگرێتەوە لەگەڵ دەنگدەرە دەنگە نایەت باشە بەڵامەیە کە لە شتێکی ئەوتۆ لە سیاسەتی یەکێتیە بۆ نمونە گۆڕا لە کاتێکە بۆ نمونە یەکێتی نیشتمانی کوردستان لە بەردەمی کۆنگرای بوو کۆنگرەی نەگرت حکوومەتە ئێستا پێک نەهاتوە تا نمونێکی جوان پێشکەشی خەڵک بکات و خەڵک لەسەر ئەساسی ئەو نمونە هۆیەکی سەرچینی پێکنێنانی حکوومەت ببوورەمە بەسم هۆکاری پێکنێنانی حکوومەت ئەوە دۆسیەکی ترە قسەکەم لەسەرەوەی کە حیزبێک بۆ نمونەشێتە حکوومەت و نمونێکی جوان پێشکەشەکە لە بەرامبەر ئەمە خەڵک دەنگیاتێ ینی ئەمەش ڕووی نەیەوە لە کاتێکە ئەم دەنگە هەڵکشابە بۆ خەڵک باسیۆنەکە مەسەن کە دەنگی شنەیە بە یەکێتی دەنگی یا بەلایەنەکان هیچ خێر و خۆشێکی نەدی هیچ ئەوەی نەدی کە لە ئەنجامی ئەوەی یعنی دەنگی ناوە بێشتی دەنگی یاوە بەلایەنەکانی تر بەڵام هیچ خێر و دەستکەوتێکی نەبووە دەستکەوتی گشتی دەستکەوتی تایبەتی لەسەر ئاستی نیشتیمانی لەسەر ئاستی نەتەواتی هەتا لەسەر ئاستی خزمەت گوزاری لەبەرەوە خەڵک بە سیاسەتی خۆیان بە هەڵوێستی خۆیان چۆتەوە سەرباری ئەوەی کە لەگەڵ ئەوشا یەکێتی بە شێوەیەکی تر دەرکەوت لە دوای هەڵ ئەنجامەکانی ئێمە یەکێکی لەو حیزبانە کە نەمان شاردێتەوە بە ئازایانە بە سربەستانە ڕخنەمان لە سیاسەتی خۆمان گرتووە لە هەڵەکانمان گرتووە لە ئەو پرۆژانەی کە بە شێوەیەک نەمانتوانی و خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێ بکەین سیاست جا چ لەسەر ئاستی نەتەوایەتی بێت چ لەسەر ئاستی هەرێمی بێت چ لەسەر ئاستی بێت لە هەموو ئەوانە لە دوای بیستوچینەوە ئێمە بەیەکێتێکی جیاواز دەرکەوتوین ئەم جیاوازیە پارسەنگەکەی ئەو لاشی نەبوونی یعنی ئەوەی کاڵێ ئەجری چاکەی دەنگی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە لە هەڵبژانی بیستوچینەوە بەلایەنەکانی ترە هیچ ئەرجێک و قەدرزانێکی وەرنەگرتەوە لە بەرامبەر ئەو دەنگە لەبەرەوە ئەم جارە دەنگەکەیاتەوە بێچێتی و ئەبینی یەکێتی کۆڵەکەیەکی گەورەی ڕاگررتنی ئاشتی و خزمەت گوزاری زۆر باشە من هەندێک داتام لە بەردەستایەکە شۆڕش ئەمێ سەڵسە ئەو داتایە نەبکەم بە پێی داتایە کە من دەسم کەوتووە ئەوترێت باسی ئەوە ئەکرێت کە دەنگە زیادەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچی پشدەرە دەق و دەق بە قەت ژماری ئەو کارتانەیە کە گەڕاوەتەوە یعنی کار بۆ چۆ گەڕاوە ینی ئەو کارتانەی کە بۆ نمونە وەرنەی ژیراوە لەلایەن هاوڵاتیانەوە 1970 دەنگە بەبێ ئەو داتایی لە بەردەستی من نایە دەق و دەق دەنگە زیادەکان ئەوەندەیە دەنگی زیادە ینی گومان لەسەر ئەوەیە کە ئەو کارتانە بەکار هاتبن گومان شتێکە قسە شتێکە سلماندن شتێکەیە هەموو ئەوانەی کە گومانیان هەیە قسە هەموو کەس قسە ئەکا هیچ باجێ لەسەر قسە نییە گومانیش بە هەمان شێوە هیچ شتێکی لەسەر نییە بە ئارەزوی خۆی خەڵک ئەچێ بەڵام نەتیجە باجەکەیە ئەم قسەکردن و گومانە کاتێک ئەچێتە جێگەی خۆی کاتێک کە بیسەلمێنی
ئێمە هەمیشە وتومانە یعنی بەو سەرپێیە بەو ئاسانیە تاوانبارکردنی لایەنێک بەدەر لەوەی زڵمێکی گەورەیە خەڵقێکی یاسایی گەورەشە. ئێمە دەستور حەقی یاوینەتێ یاسا حەقی یاوینەتێ لە هەر شوێنێ گومانمان هەیە سکاڵا تانە ناڕزایی بە شێوەیەکی ئاشتی بە شێوەیەکی یاسایی پێشکەشکەین. ئەم هەڵاو بگرەیە یا ئەم ناڕزایە بەم شوەیە کە دەرە بڕێ یعنی بەشێکە لە سەرشێوانی لە دەنگدەری خۆت سبینێ ئەبێ ئێمە لایەنی سیاسی بەم شێوێت هەڵسوکەوت نەکا چکە بەشێکی ئەم هەڵسوکەوتەی ئینعکاسی خراپی ئەبێ لەسەر دەنگدەری خۆی. لایەنی سیاسی ئەبێ ئەوە تەحملی هەبێ ئەوە سەبری هەبێ کە تا کۆمیسیۆن یا دەستەی دادوەری هەرێم یا دەستەی تەمیز دادوەری دادگای تەمیز بڕیار لەسەر ئەم سکاڵایەن ئەوسا هەر لایەنێک پێشەلکاری کردبێ یا ئەو سکاڵایی کە لەسەرێتی بسەلمێنرێ ئەوسا ئەو لایەنە سزای خۆیە. ئیتر ئەمە یاسای دارستان لەم وڵاتەیە حکم ناکا کە هیچی تۆ گومانە لەسرە ئیتر من بچمە قەفەزی تاوانباریەوە. ئێمە لە چوارچەوەی یاسا ئێمە ئەوەتە ئەمە هەمووی سکاڵا ئەمە هەمووی خروقاتە بەس نەمان کردووە ئێمە قۆناکێکی لایەنە جیاوازەکانە جگەلەیەکێتی بەڵێ زۆر باشە. من داتایکی ترم لە بەردەستایە کاک شۆڕژ ببوورە شاری ڕانیە بۆ نمونە بە سامپڵ وەرەگرین لە شاری ڕانیە دەنگی پارتی دیموکراتی کوردستان و خۆیەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان شتێکی کەم زۆر کەمی کردووە کۆمەڵی ئیسلامی شتێک سەرکەوتووە زیای کردەوە بزوتنەوەی گۆڕان تەنها 1000 دەنگ کەمی کردووە بەڵام لە بەرامبەر ئەوەیە ئەوترێت کە یەکێتی نیشتمانی کوردستان لەو شارە 11000 دەنگ زیای کردووە. ئێمە بۆ زیاتر زیامان کردە ئێمە خۆمان 11000 قەنەعەت زۆر ئێمە حیزبێکین 40 ساڵە خەباتی قوربانیدانمانێ دانیشتوانی منطقەی پشدەر و بتوێن و ئەوانە یعنی لە سەرەتایی دەستپێکردنی شۆڕ بەشێ بوون یعنی کوورەی خەباتی چێتی بوون پشت و پەنابوون ماڵ نیە شەهیدی نەبێ ماڵ نیە برینداری نەبێ ماڵ نیە کەمەندە لە قۆناغێکە ڕەنگە دەنگی نەیابێ هەردەنگی دەنگان هەمان ئەو ئێمە ئەو ڕێژەیەش کە ئێستا هەیە لە ئاشتی خواستی ئێمەیانە من دڵنیا دەکەمەوە بەرنامەمان هەیە بۆ 4 ساڵی ئەوە ڕێژەی دەنگدان لە پارێزگای سلێمانیە لە پارێزگای سلێمانیا لە سای 73 هەمان ئەو نیسبەیە کە لە 21 نوێ دەنگیەوە ینی نیسبەکە زیای نەکردەوە بوو بە سایانەوە 5 چۆن زیایی کردووە هەم بە ڕێژە زیایی کردووە هەم دەنگدەری لەو بینەیە دەیان دەنگدەری نیسبەکە هەمان نیسبێ باشە هەمان نیسبەیە بەڵام یعنی لە کۆی مەسەن ئەوسا ئەگەر ملیۆنێک خەڵک دەنگیابن جارە ملیۆنێک و 160 کەس دەنگیاوە لەبەرەوە ڕاستە لە ڕێژەی ئەمەنگە 73 یاوە ئەوسا لە ڕێژەیەکی کەمتر ئەمەنگە دەنگیاوە تۆ موالیدی تازە هاتوتە ناو ئەمەوە تۆ ینی خەڵقیکە لە دایک بووە ینی ئەمانە هەڵکشان و هێن هەیە لەوەیە ینی تۆ بە یەک پێوەرکە خۆت پێت خۆشە بڵێ ئەو کاتەش 73دا یخۆ ئەگەر 10 ملیۆن کەسیش دەنگیابێ لە سا 73 دەنگیاوە ئێمە لەسەر ئەوە قسە ئەکەین کە ڕێژەی دەنگەکانی ئێمە هیچ کەسێک ناتوانێت تانە لە هەڵکشانی دەنگەکانی یەکێتی بە ئللا لە ڕێگەی یاساوە نەبێ هەموو ئەو قسانە ئەچێتە قسەی دیوەخان و قسەی چاخانە و ئەوەوە تەنیا لە شوێنێک کە ئەتوانێت دادگایە بیسەلمێنێ ئێمە وەکو حیزبێک لە بەرامبەر یاسایە هەمیشە بە درێژی دروستبوونی یەکێتی کە لە شاخیش بووین دادگامان هەبووە هەمیشە یاسا هەوڵمان ناوە قوربانی زۆرمان ناوە بە ئەوی دادگا سەروەر بێ ئێستش لەگەڵ ئەویان کە چاوەڕێ بکەین کە دادگا بڕیاری یەکلاکەرەوەی خۆی بدا ساڵان خایانوە ڕۆژانیش بخایەن نەتوانێت کاک شۆڕژ لە ماوەی 21 تا 34 یەکێتی نیشتمانی کوردستان هیچ هێزێکی سەربازی تازەی پێکێناوە بۆچی پێشی بێنێ ینی لیوایەکی تازە دروستکە بۆ نمونە فێرقەیەکی تازە پێک بێنێ خەڵکی بۆ وەربگرێت ڕاستی من بڕوا ناکەم چکە پێویستمانێ ئێمە خۆمان لەگەڵ ینی ڕێکەوتوین لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەیە هەموو هێزەکانمان قۆناغ بە قۆناغ ینی بچێتە ئەو هێزە هاوبەشە و وەلیوای مشتەرێکی لێ بە هێزی پێشمەرگی تۆ معلوماتت هەیە کە پێکی هێنابێ یا پێکی نێنابێ خەڵکی تازەی وەرگرت پێک زۆر باشە ئەگەر پێکی نەهێنا وەزارەتی پێشمەرگە تەسلیم لایەنێکی کە ئەکرێت
یعنی گومان ئەگەر شتی دقیقەیە قسەی لەسەر بکرێ وەلو من بەش بە بەڵێ نابم بوورە ینی من ئەوانەی کە لە بەردەستمایە پێم خۆش هەمووی باسی بکەینەوە گفتوگوی لەسەر بکەین چکە ئەمانەی کە ئەوترێت ینی لەسەر شەقامیش ئەوترێتەوە باشتر وایە کە بەرپرسێکی یەکێتی نیشتمانی کوردستان کە جەناب بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی یەکێتیت وەڵامی ئەمانە بێتوانە ڕەنگە مە هەم بۆ یەکێتی نیشتمانی کوردستان و هەم بۆ خەڵکی من معلومات بێ وەڵام بدەیە زۆر باشە تۆ قسەت لەسەرەوە کرد کە پێدوانیە هێزی ئەسکەری تازە پێک هاتووە بەڵام لە هەڵبژاردننی 21 نوێە ژماری دەنگی تایبەت 500,000 کەس مافی دەنگدانی هەبووە بەڵام لەم هەڵبژاردنەیە 72,000 کەس مافی دەنگدانی هەبووە 6,000 دەنگیاوە یعنی ئەگەر هێزی ئەسکەری تازە پێک نەهاتە بێ ئەو ژمارەی سەرکەوتووە ئەسکەری تازە نییە مەسە تۆ سێرەکەی ڕۆژ بە ڕۆژ یعنی ئەرچی وەزارەتی ناوخۆ دەستگاکانی ئاسایش دەستگای پێشمەرگە زیاترە بێ فراوانتر ئەبێ حکومت لە چوارچەوەی پێویستی ئەو دائیرانەیە مەسەن ئەمڕۆ یەک مرکز هەیە لە منتیقی کاسبێنێ بە 3 مرکز لەبەرەوە تۆ پێویستەکە ینی لانی کەم کۆمەڵی پۆلیسیکەی بۆ تاعین بکەیت یعنی لەو ماوانەیە پۆلیس تاعین کراوە ئاسایش تاعین کراوە بە پێویستی ئێستش ئەگەر میلاکات هەبێ ئێستش بڕۆی مفاتەحەیت پۆلیس و ئاسایش و دام دەستگاکانی تر بکەیت بە هەمان شێوە یعنی ئەرکەکان ئەمەڵە قورسە پێویستیان بە خەڵکی تازەیە بە ئەوی بچێ ئەرک واجبیان لەسەر کەم کاتەوە بۆیە ئەکەوێتە چوارچەوەی ئەوە لە چوارچەوەی حکومەتە وەکو یەکێتی هیچ میزانێکی تایبەتی نییە کە بدرێ بە پێشمەرگە ئەو میزانەیەکە کە وەزارەتی پێشمەرگ وەزارەتی پێشمەرگەش یا وەزارەتی ناوخۆ یا ئاسایشی بەڵێ وازە وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ تاوی وەزارەتەکانی حکومەتیش لەو کاتەوە وەزارەتی کاربڕێکەر بوون توانای دامەزراندنیان نەبووە چکە دامەزراندن لە ئێستا بە پێی فۆرمە و ئەوە هەلایەن ئەڵێ کار بڕێکەر بووە بەڵام حکومەت ئیشی خۆی کردووە ئیشی هاوڵاتیانی بەڕێ کردووە دام دەستگای ئاسایش پۆلیس ئەمانە پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی خەڵک بەڵێ ینی قسەمان لەسەر کارەکەی ئەوان نییە لەبەرەوە ناکرێتەوە ینی لایەنێ بڵێ وەڵا نابێ پۆلیس ئەی ئەگەر تاوانێ لە منتیقەی کە تاوان هەڵکشا خەڵک ناڵێ حکومەت دەسەڵاتیشە لەبەرەوە ئەگەر شتێ لەم قۆناغەیە لەو قۆناغەیە کرابێت تەنیا بۆ ئەوەیە کە ئەمن و ئاسایشی کۆمەڵانی خەڵکی کوردستان وەسەمەری کوردستان پارێز قسەکەمان لەسەر کار و ئەرکی هێزەکانی ئاسایش و پۆلیس و هێزەکان نیە ئێمە ڕێز لە هێزە لە کاری ئەوان نەگرینەوە بە چاوی ڕێزیشەوە لەیان نەڕوانی قسەکە لەسەرەوەیە کە دامەزراندن لە حکوومەتی هەرێما بەپی فۆرمە بۆ باسی و لەو کاتە شەوانەیە ینی فۆرمی دامەزراندن بڵاو نەکراوەەوە چکە حکوومەت کەسی تازەی دانەمەزرانەوە پرسیارەکە ئەوەیە معاملاتی پێشوو هەبووە کە ینی خەڵکە بۆ 6 مانگ 8 مانگ معاملی کردوشتی کردو ڕەنگە لەو کاتە ئەمرەکەی بۆ دەرچوبێ یاشتی لەو بابەتانە بێ من معلوماتیشی وردی ئەوەم نیە بەڵام ئەزانم لەو چوارچەوەیە ئەو خەڵقانە ئەی خۆ بە هەمان شێوەش ئەوایی کە دەنگە تایبەتەکان بۆ سوێنیان نەدراوە کە ئەبێ ئەمانە دەنگ بە یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە ئەو ئازادی کە ئەمانە بە خەڵک ئەگەرەوە نەبێ لایەن هەیە 18,000 و 2,000 و 3,000 دەنگ لەکوێ هێنایەتی بەڵێ لەبەرەوە چەند ئەگەر بۆ لایەنی ئێمە ئیسفادەمان لێکردبێ بۆ لایەنیش کەش ئیسفادەی لێکرد بەڵێ کاک شۆڕژ پرسیارێکی شخصی کە ڕوبڕووی خۆت ئەبێتەوە وەکو شۆڕژ ئیسماعیل بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەیە کە لە کاتی هەڵبژاردنەکاندا زۆربەی هەر زۆری بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی حیزبەکانی تر زوو دەرەکەوتن لێدوانیانەیە قسانەکرد بەڵام ئەوترێت کە کەمتر شۆڕژ ئیسماعیلمانەبینی دەرکەوێ هۆکاری ئێمە چی بوو؟ ڕاستی ئێمە ینی بە تەواوەتی بەرنامەی هەڵبژاردننی بۆ 34 لە 100 جیاواز بوو لە بەرنامەی هەڵبژاردننی 21 هەموو شتەکانمان لە ئاڕاستەکردنیەوە لە ڕێخستنیەوە لە هەڵسوکەوتیەوە لە بەرنمەیەوە بۆیە ئێمە زیاتر خۆماندا نابوو بەوەی کە ئەو قۆناغا کاندیدەکان مەڵبەندەکان سەرکردایەتی هەڵمەتەکەیان ئەکرد مەکتەبی سیاسی و ئێمەمانان لە پشتەوە ئاڕاستی هەڵمەتەکەمانە کرد و ئەوەشمان پێ باشتر بوو بۆ ئەوەی هەر ئەمەش تەجربەیەکی تازە وای کرد لە ناو مەڵبەندەکانە کە ئەمانە واجهەی یا سەنگەری پێشەوەی هەڵمەتەکە بوون لەگەڵ کاندیدەکانمانە چ بە پەرلەمانەوە چ بە پارێزگاوە ئەوانە توانیان یعنی توانراژ بەڕاستی
لەو قۆناغەیە سەدان گەنجی لێوەشاوە و هەڵکەوتوو دەربکەوێت چ لە مەڵبەندەکانە چ لە ئەوانەی کە ینی گەنجی خۆبەخش بوون کە هاتبوون ناو تیمەکانی یەکێتی و ئیشیانە کرد چ کاندیدەکانیش من زۆر دڵخۆشم بەوەی کە ئەو قۆناغا کاندیدەکان کە زۆریانە بینم کە شانسی ئەویان نەبووە ئەمجارە بچنە پەرلەمانیا پارێزگاوە شانازی گەورە بەوەکەن کە دەرکەوتون ئەگەر چەند ساڵ کە لە جامیعەیە بیان خوێنە ئەوە خیبرە و ئەوە شتیان دەست ناکەوە یعنی ئەم جیاوازیە وای کردبوو کە ئێمەش بۆ خۆمان زیاتر سەرقاڵی ینی ئەو بەرنامەیە بین بە ئەوی بتوانین بە شێویشی سەرکەوتوو هەڵسەنگاندن لە هەر شوێنێکەوە بە ئێمە ئەگا بتوانین خاڵە لاواز و بەهێزەکانی دیاری بکەین و هەرچیشی زووە بەڕاوێژ لەگەڵ مەکتەبی سیاسی و سەرکردایەتیە بەرنامەی گونجاوتر و پشتیوانی بەهێزتری بۆ دادینەوەی بەرەو پێشتر بڵێ کاک شۆڕژ ڕخنێکی تر کە لە مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی ژیرێت ئەوەیە کە ئەوترێت کاتێک کە حزبەکان داتاکانی هەولێر و دۆهۆشیان ڕائگەیاند مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستان بێدەنگ بوو پشی لەسەرەوانە ناوت بەڵام ئەو کاتێک کە بزوتنەوەی گۆڕان داتاکانی هەڵبژاردننی لە پارێزگای سلێمانیە بڵاوە کردەوە ڕاستەخۆ مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستان ئەم داتایانی بەنا ڕاست لە قەڵەمەیەوە تەنانەت ڕازی نەبوون بە فۆرمی 1992 لقی سلێمانی کۆمیسیۆنی هەڵبژاردننیش ڕازی نەبوون چاوەڕێی ئەنجامی کۆتاییان کرد کە ئەوترێت ئەمە جۆرێک لە گومانی دروست جۆرە لە گومان نییە ینی هەرێکەی گۆشەیەگە بینێ من نازانم ئەوان لە چووە ئەو فۆرمانی کە لای ئەوان هەیە هەمان فۆرمیش لای ئێمە هەیە ئێمە دەیان و سەدان کەس سەرقاڵن بۆ ئەوەی کە وردبینی لەو فۆرمانەیە ئەکەن کە هەڵسەنگاندنی بۆ ئەەکەن ئەو ژمارانەی کە لە ئێمە لای ئێمە بەدەستمان هاتووە و سیرمان کردووە پێچەوانەی ئەوە بووە کە لەوە باسکرا و ئێمە ئەگە قسەیشمان کردووە ڕەنگە هەر وتومانە ئەبێ چاوەڕێکەین بۆ ئەوەی سەرچاوی ڕسمی تەنیا کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقە کە ئەو ژمارانە بڵاو کاتەوە ئێمە ناچار بووین کە زەختی جەماوی خۆمان لەسەر بۆ بەشێ لەو ژمارانەمان بڵاو کرد بەڵام ئەوەی لقی سلێمانیش هەر داتای کۆمیسیۆن نییە ئەوجا ئەو پرسیارە ئەبێ لەوان بکرێ سبەینێ ئێمە هەموو ئەو داتایانەی کەلامانە هەمومان کرد بە دۆکۆمنت من ئەوەی کە پێشمەتی ئێمە ئەمەڭە یعنی ئێمە دەیان فۆرمی تەزویر ینی فۆرم کار لە ئەسڵەوە دروست کراوە لامانە و نایکەین بە هەڵا لەسەری هیچ هەڵایەتی دامان ناوە بەڵگەی خۆمان ئەبێنە دادگا ئەمە شتێ بەش ڕەنگە احتیمالەوەی لای منیشە من خۆمەوە ئەبینم تا دادگا ئەمە یەکلایی نەکاتەوە ئەوەی خۆشم ناکەم بە سەنەدێکی قانونی بە دەلیلێکی یاسایی بڵێم ئەوەی بۆیە ئێمە دەرسمان زۆر وەرگرتووە لە هەڵە و لاوازیەکانی هەڵبژاردنەکانی هەم لایەنەکانی ئەو فۆرمە تەزویری کە ئاماژت پێەیە لەلایەن کێوە دروستکراوە ینی هی لقی سلێمانی کۆمیسیۆنە هی هیچ کەسێک چکە ئاسان بەڵێنی بمبورە داتاکان شتیان نووسیوە ئێمە سکاڵای تانەی خۆمان تەسلیم بە کۆمیسیۆن کردووە ئەو ڕۆژە بە بەڵگەی سەلمێنراوە لە دادگا ڕێی خۆمان قسەی خۆمان پێداگری خۆمان بە دوواداچوونی خۆمانەکەی ئێمە وا لێچینەوە ئەم قۆناغی کە ئێستا دوای هەڵبژاردنە قۆناغی ڕقەم و ژمارە ئیتر ئەو نرخەی لە گۆشەیەکە ماوە ئێستا قۆناغی ئەوەیە کە ئێمە بی لە هاوپەیمانەتی بکەینەوە بی لەوە بکەینەوە چۆن خزمەتی هاوڵاتیان لەگەڵ هەموو ئێمە بە هەمومان ئەم شارە پێویستی بە هەمومان هەیە ئێمە دروشمی سەرەکی ئەم شارەمان ئارامی خۆشگوزەرانی زۆر باشە ناوڕێکی کوردوەرەگرین شوێکی کوردەینەوە پاش ئەم شوواگەڕێنەوە دەژە بە گفتوگۆکەمانی بەڕێزان ناوڕێکی کوردوەرەگرین و پاشم ناوبڕاگەڕێنەوە لاتان دوورمەڕۆن بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێت کاک شۆڕژەمە بگەڕمە سەر ئەو فۆرمە تەزویرانی کە باسێ کرد جەناب ئاماژەت پێدامە یەکلام بکەیتەوە لەوەی کە ئایا داتاکانی سەر ئەو فۆرمانە لەلایەن کارمەندانی کۆمیسیۆن نووسراوە یان لەلایەن لایەنێکی دیاریکراوە نووسراوە و هەوڵی تەزویرکردنی درراوە یان ڕوونکردنەوەیکی زیاترمان بێت ئەمانەمان هەڵگرتەوە بۆ دادگا چکە ئێمە حیزبێکی سیاسین یعنی وەکو پێشتری ژوتم ئێمە هەموو ڕێکارە یاسایەکان دەستورە ئەو حەقیانەتێ کە کێشەی خۆمان سکاڵای خۆمانتانەی خۆمان لە دادگا یەکلایی بکەینەوە و
ئێمە وەکوێچێتی نیشتمانی کوردستان بڕوامان بەم پرەنسیپە نەگۆڕایە و هەمیشە بەوەوە ئیشمان کردووە و ئەوەش ئەەکەین بە پێوەەر و چاوەڕێ ئەوەش دەکەین کە دادگا لە هەر قۆناغێکە لە هەر مەسلەیەکە هەر بڕیارێکیدا ئێمە ئەوە بە ئاعتیبار وەرەگرین ئەوی تری قسە زۆرە گومان زۆرە شت زۆرە وەکوتم قۆناغی ئێستا ئیتە قۆناغی ئەمانە چۆتە ماڵی دادگاوە چۆتە لای دادوەرەکانەوە ئێستا قۆناغی ئەوەیە ئێمە ئیتە بیر لەوە بکەینەوە چۆن چاکەی خەڵقی ئەم وڵاتە بینەوە ئیتە ئەمەngە بە دڵە ڕاو چێ و بەم وای کردو بە وای نەکردو من ئەو پشکێن و ئەو من پشکێنێ قۆناغی هەڵمەتی هەڵبژاردن ئەمەی قوبوڵ بوو بەس ئێستا ئیتر یاسا ئەمەی قوبوڵە ئیتر ئەمی تری ینی پێشم وایە ئێمە هەمومان قەرزاری خەڵقین و ئێمە وەکوێچێتی نیشتمانی کوردستان خۆمان قەرزارباری خەڵقەزانین و قەدرزانی دەنگەکان بۆیە ئێستا قۆناغی ئەوەیە کە چاکیان بینەوە خزمەتیان بکەین کێشەکانیان چارەسەرکەین بە دەنگیانەوە بچین بە دەمیانەوە بچین ئەمە قۆناغی ئەوەیە قۆناغی وەکو فۆرمی ژمارە نەما باسی فۆرمی 902مان کرد کە شۆڕشکە یەکێ لە فۆرمە گرنگەکانە جەناب ئاماژت بەوەدا کە چەند فۆرمێکتان لەبەردەسا بەڵام بەنە دادگایانی ڕوونکردنەوەی پێویستە نایە بە من و بە بینەرانیش لەسەر پێویستاکە من نامەیە سەر لە خەڵکیش بشێنم و ڕەنگەوانە بێ و ڕەنگەوانە بێ من پێش خەڵک بەڵێ من چەند بەڵگەیەکم لەبەردەسایە کە ئیمزاکراون ڕسمیشن هەردووکیان فۆرمی 902 یەکێک لەو فۆرمانە ئەو فۆرمەیە کە لە شاری سلێمانیا بۆ لایەنە سیاسیەکان نێراوە یەکی کەشیان ئەوەیە کە لە بەغاوە هاتۆتەوە ئەنجامی کۆتایی لەسەر ئەمە نووسراوە بەپێ ئەم فۆرمانە جیاوازیەکی گەورە لە دەنگەکانە بەدیەکرێ یعنی ئەمە نمونێکی بچووکت بۆ بێنمەوە بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی کوردستان بەپێ ئەو فۆرمەی کە لە شاری سلێمانیا بۆ نمونە دراوە بە کۆمەڵی ئیسلامی کوردستان یا بە لایەنەکانی تریش 25 دەنگی هێناوە بەڵام لەم فۆرمێک کە لە بەغدا هاتۆتەوانە بۆ بە 4 دەنگ پارتی دیموکراتی کوردستان 44 دەنگی هێناوە لەوەی کە لە بەغا هاتۆتەوە بۆ 5 دەنگ یەکێتی نیشتمانی کوردستان لەوەی کە لە سلێمانی دراوە بەلایەنە سیاسیەکان 87 دەنگی هێناوە لەوەی کە لە بەغا هاتۆتەوە 314 دەنگی هێناوە بزوتنەوەی گۆڕان لەوەی سلێمانیا 164 دەنگی هێناوە لەوەی کە لە بەغا هاتۆتەوە 11 دەنگی هێناوە یعنی جیاوازیەکان ئێجگار زۆرن ئەمە ئەم فۆرمەی بە جەنابتە دادگا سەلمانێتی کە ئەم تاوانەکراوی ئەم هەڵەیە ئەم تەزویریان پێشکاری ئەمە لە کۆمیسیۆنەوە وەرگیراوە هیچ کۆمیسیۆن چێ ئەلەوە سەنەدیقە کۆمیسیۆنیش یعنی خۆ کۆمیسیۆن بەڵام ئیمزای بەرپرسی وێزگە و کارمەندانی وێزگەکەشی بەسەرەوەی ئەگەر کەسێک ئەمەی هەیە بۆ نایبا لە دادگا بیسەلمێنەوێچەتی پێسزابە بۆچی ینی ئەوەی کە ئەگەر بەڵگەیەکی حاشا هەڵنەگەر هەیە هیچ پێویست بە وەستانن ناکە و من دڵنیایی تۆش و هەموو دەنگدەرانی خۆمان بە تایبەتی جەماوەری خۆمان کە ئەوە هیچ سەنەدێکی قانونی نییە چونکە دادگا فۆرمی ڕسمی و پشت بە کۆپی نابەستێ یەک کۆمەڵشتم لایە کە کۆپی کراوە و تەزویر کراوە من کۆپیم کردو ینی ئەمە بە ڕسمی لە کۆمیسیۆنەوە هاتووە دوو فۆرمی ڕسمی لە کۆمیسیۆنەوە تەسلیم بەلایەنە کراوە هەرێکی بنەوەیە داواکراوە نابێ ئەوەی لای ئێمە لای گۆڕان لای کۆمەڵی ئیسلامی لای سلێمانی لەلاتانە هەر عینیشتیش ئەوەی لە بە سلێمانی کۆمیسیۆنیاوینێتێ بەڵێ ئەوەی کە لە بەغاوە هاتووە هیچ نییە لە بەغا هەر عینی ئەمەی سلێمانی داخل کراوە بەڵام جیاوازێک لەوە هەیە ینی ئەوەی کە لە بەغاوە هاتووە دڵنیا دەکەمەوەی لە بەغا داخل هەمان بنکەیە هەمان ینی هینە هەمان ژمارەیە هەمان وێزگەستا فۆتۆشۆپ و ئەنوا وشکال شتیوان ینی خەتەکە دیارەکە بە خەتە و قەڵەمی تەنانەت وا پێچەکە قەڵەمی ڕەساسیش بکە پێی نووسراوە منیشتم ببوورە جافە نەخەرجافی ڕۆژە بەڵێ زۆر تابیعیە کەی دادگا ئەوەی سەلمان ئەو کاتە خەڵک ئەتوانێت قسەی لەسەرکە ئێستا ینی ناتوانێت ئەتوانێت بڵێ من بەڵگەم پێ ئەچم لە دادگای سەلمێنم یعنی ئەمە چکە من دڵنیان دادگا ئەمە ناسەلمێن چکە ئەوەی لە بەغات داخلی داتا کراوە هەمان ئەو فۆرمەیە کە لە سلێمانی هەیە ئەوەی کە مای سەرنجە لەو چەند بەڵگەی کە لە بەردەستی منایە ئەوەیە کە لە ئەنجامەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا تا ڕادەیەک ئەنجامەکان زۆر نزیکن لە یەکەوە یعنی 1250 سەوتیان فەرقە ئەوەی کە جیاوازێک گەورەکەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەوە ناکرێمە بە هەزاران دەنگمان لە پەرلەمانی عێراقی ژێڕاوەوە لە بەرەوەی دوو هینی بۆ کراوە ژماردن و جاکردنەوەی دەنگەکانی بۆ کراوە ئەمە بەشێکی سەدان فۆرم
بە هەزاران ڕەنگە نزیکی لە 20,000 دەنگ بەرەو ژوور بێ کە ئێمە مافی یەکێتی بۆ خوراو لەوێ جێڕامانەتەوانێت بەدەر لە بەشی خۆتان لە کۆمیسیۆن ژێڕاوتانە ئەو ڕۆژەی کە لەوێ عەدو فەرز کراوە ئێمە ئەوەی کە وەرمان گرتووە ئەوی لای خۆمان وردی بینیمان کردووە هەمان ڕۆژ کە لەو سێ مەرکەزە ڕئیسی کە لە سلێمانیە ناوەندە سەرەکی کە لە سلێمانیە کراوەتەوە بۆ دووبارە ژمارکردنەوەی دەنگەکان ئێمە ئەو ڕۆژە ئێوەمان وەرگرووە سەدان کادری شارزامان خەریکی ئەو وردبینیە بۆ بەیانی هەڵەکانمان ڕاست کردوێتوانێت بە سەدان بە هەزاران دەنگمان جێڕا ئەمەیان ئەمی تری من حەزەکەم یعنی ئێمە مادەم بڕوامان بە کۆمەلگایەکی مەدەنی هەیە بڕوامان بەوە هەیە کە یعنی ئەم جۆرەی کە بەم شێوە زمانە کە جەماوەری خۆشمان فێری نەوعی لە تونگوتیژی ئەەکەین لە جاتی فێری لە بردنیکەین بەڵگەکانی خۆمان بەرینە دادگا چه ڕێگەی لێکگرتوین دادگا هەیە با بڕۆن بەڵگەکانی خۆیان یەکلایکە ئەگەر یەکلایی بووە هەر لایەنێک پێشرکاری کردبوو بێگومانە بێ باجی ئەو پێشرکاری بە ئێتە ئەمی تری ئەمەی ئەوە نییە خەڵکی پێوە ناڕەحەتکەیت و پشێوی کۆمەڵایەتی لەسەر دروست برێ و بە حاشایەکی و بە نەوعێ لە زۆرداری بیسەلمێنی بڵێ ئەمە تەزویرە نه ئەمە هەمومان دادگا هەیە و دادگاش خۆتان نەزانن کە ینی ئەوەندەی ینی ئێمە هەوڵمان ناوە بەسەر بەخۆی دادگا و بە سەروەری دادگا و ئەوەندەی هەنێ جار دادگا کە قسەی هێن هەبووە ئێمە زۆر دوور بووین لەوانەوە باشە بەڵام ئەگەر ینی ئێوە ئەوەندە سەوتان بۆ خۆتان ژێڕابێتەوانێت کە لە فۆتان ڕزگارتان کردبێ ئایا لایەنەکانی کەش تەبیعی نیە باسی سەوتیان فەوتاوە ئەوانیش یان ڕۆشتە بۆ لایەنێکی تر نەخێر هەموو لایەنەکانی تریش لەو ناوەندی جیاکردنەوە ژمارکردنی دەنگەکان لەو سێ ناوەندەیە زۆریان دەنگیان بخۆیان جێڕاوەتەوە ئەمە بۆچی ئەمە ڕەنە هەنێکی پێشێلکارەکە ئەمدی نەبوو بێ یعنی منەظەم نەبوو بێ لەلایەن حیزبەوە دانیشتبن شەو و ڕۆژ مانگ و ساڵ بیریان کردوە کە چۆن تەزویر بکەن خۆ ئەگەر مقارنەی 22 بە ئێستا بکەی 22 مەجای تەزویری زۆرترتیا بوو مەجای پێشێلکاری زیاد لەبەرەوەی هیچ نەبێ ئەم جارە مثلا ئەم کارتانە دروست کراوە کە ئەمە ینی بە هیچ نەوەیە تەزویر ناکرێت کارتەکە لەگەڵ ئەو جیازەیە دروست کراوە ئەو جیازە ئەو کارتە نەبێ و ئەو داتایە و ئەو کۆدەی کە لەوەیانە بێ نایخوێنێتەوە ینی هەنی ڕێگە و شوێنی تر کراوە کە کەمتر تو ئەتوانی تەکنەلۆجیا من ئومێدم وایە لە ئایندەیە ئەمە گەشە بکە بۆی تەکنیکی تازە بێ بۆ ئەوەی پێشەکاریش کەمتر بێ بەڵام بۆ پرسیار لەوە ناکەی بۆ یەکێتی نیشتمانی کوردستان لە زاخۆوە هەتاوەکو خانەقین و هەتا هەموو ئەو شوێنانە دەنگەکانی زیایی کردووە بۆچی ئەو حساب ئەوە ناکرێت کە یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر ئاستی پەرلەمان یعنی لەسەر ئاستی عێراق دەنگەکانی چەند هەڵکشاوە لەسەر ئاستی سلێمانی هەولێر چەند دەنگەکانی هەڵکشاوە لە دهۆکیش تەزویرمان کرد لە زاخۆ تەزویرمان بەڵام پارتی دیموکراتی کوردستانیش ینی پارتی دیموکراتی کوردستانیش تاعنی لە ئەنجامانە هەیە و داوای ڕوونکردنەوەی لە کۆمیسیۆن کردووەکە بۆی ڕوون بکات ئێمە ئەبێ کەلتورێک دابێنین لە جاتی کەلتورێک دابێنین ئێمە لە 22 نۆیە کەلتورێکمان داهێنا بۆەوەی سەرمەشقێ بێ کە سەرباری هەموو تێبینی و گلەیی و تانە و سکاڵاکانمان سەدان سکاڵامان تۆمار کردبوو هەموویمان کشانەوانێ و سەربەرزانە وتمان ئێمە بە ئەنجامی ئێشتا ڕاژ نەگەێنرا بۆ ڕازی بووین یعنی ئەمە معنای ئەوەیە کە یەکێتی حەزی لە شکان و داکشانە نەخێر ئێمە ئەمانەیە حیزب ئەبێ پێشڕەوی چاکسازی و پێشڕەوی نمونەی جوان و لێبوردەیی بێ لە ناو کۆمەلگای نەک جاوای لێ بکەین ئەبێ ئیتر لەمەوە دووە هەر کەس دەرنەچوو شەڕکە هەر کەسیش دەریش چوو سەرکەوتنیشی بەدەزێنە هەر بڵێ وەڵام من بۆ ئەوەی ینی پژگیرێکی زیاتری بۆ هین کاکە بڵێ من لە سەرباری وی سەریش کەوتوم بەڵام هەر تانە گولەی لە دەنگەکانە ئەمە کەلتورێکی شارستانیانە نییە ئێمە ئەبێ هەوڵ بین هەمومان بۆ هەڵبژاردننی 4 ساڵ ئێستا ئێمە وەک وێچەتی خۆمان حازرەکەین بۆ 4 ساڵیکە لە دیاریکردنی کاندی لە پێشنیارکردن بۆ کۆمیسیۆن بۆ ئەوەی هەڵبژاردننی داهاتوو چۆن بکرێت تەکنیک چۆن پەرەی پێ بدرێ بۆ ئەوەی ئەمانە کەم کرێتەوە نەک دانیشین یەکتری پشکێنین و ئەمە وڵات بەم شێوەیە نە دروست دەکرێت نە ئایندەی کوردستان ئەوە نەکرێت بۆیە هەمومان ئێمە خۆمان بەشێک ئێمە ئێستا خۆ لە دووست 10,000 دەنگمان هێناوە لە بەخات دەنگەکانمان نەماتوانانی و کورسی کاتم کەم بەدەسەوە ماوە کاک شۆڕژ بوو بووە چەند دیمەنێک لە هەڵبژاردنەکان لە دوایین هەڵبژاردنەکانە بە فۆتۆ بە ڤیددیۆ بڵاو بۆتەوانێ حەزەکەم بێک و ئەوانە ببینین و تعلیقی تۆ ببیسم لەسەری وەکو بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستان ئەگە برادران ئامادە بێت
ئەمەی کە ئەیبینین ئەم دیمەنە ئەمە کۆمەڵێک سندوقی دەنگدانە کە لە شوێنێکی ئاشکرایە دانراوە. ئەمە زنجیرێکی زۆر ناسنامی باری شارستانی عراقیە دەرکراوە و ژمارەی زۆرش کارتی دەنگدان لە تەنیشتیەوە دانراوە. ئەمە ئامێری کارتەکەیە کە لە دەرەوە خەڵک دەنگی پێیات براوەتە دەرەوەی وێزگەکان. سەدانی وسەکەم و بڵاو یەکەمە ئەوە بێ محکەمە وەساقکە یەک دیمەنی کەمان ماوە ببوورە بە ئەو دیمەنەش ببینین بێکەوە. بەڵێ ئەمە ژمارێکی زۆر ناسنامەیە. ئەمە هەمان ئەو دیمەنەیە ناسنامە و کارتەکانی دەنگدانە کە هەمویان تازەن، ینی ئەوەی سەرنج ئەدرێ ناسنامەکان زۆر تازەن. بەڵام ئەمە دیار نییە کە کوێ منەوێت تالیخی تۆ بزانم لە سەریوەکو بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی. ئەبێت تۆ پێم بڵێ کوێ چکە ئێوە ئەوەتان لایە ئێمە بەدڵنیاییەوە هەرێمی کوردستانە، بەڵام شارەکە نازانین کوێیە. دەستان خۆش بێت. ئەمەوە کوشتی غەیبی وایە، یعنی تۆ کەسەکە دیارە نەسەر چاوەکە دیارە نەجێگەکە دیارە وەلم پسپۆری یاسایی نین لەوەی کە بەڵام بە ناسنامەکە عێراقیە ئەوە زۆر تازەن لە بەردەم ئەمریکا پسکردنی ناسنامایە. ئەی بۆ ئێمە کارتەکانی دەنگدان ببوورە ینی نەمە بەس ئەو لایەنەی کە ئەوەی حاضر کردن ئاڕاستی من دڵنیام نبوورەوە بزەم تۆ شتەکە بە هەڵە گەیشتە جەنابەت بۆی بە هەڵە نەگات. ئەمە ئاڕاستەیەکی نیشتمانی کوردستان نییە بۆی شەوێ پێم وتم ئەو چەند دیمەنە ئەبینین ئەمە تالیقی تۆ بزانم لەسەر ئەوە هەرێمی کوردستانە بە دڵنیاییەوە. بەڵام من هیچ چکە یعنی هەم هەنێ پێڵێ هوەر هەم قەناعەتە دوایە گەر تەزویر لە هەرێمی کوردستانە کرابێ بۆ شێوەیە کراوە. نازانم من ناتوانم ینی بڵێم ینی من خۆم لە چوارچێوەی ئیش و کاری پێشێلکاری و تەزویر و ئەوانە ئیشم نەکرد و ڕێگە و جێگەکانی نازانم پێ دوایە پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە تەزویری تیاکراوە. من ناتوانم دادگا ئەبێ ئەمە ساقاتەوە من هەستەکەم پێشێلکاری بەڵام هەڵبژاردننی هەرێمی کوردستان هی ئەم دوایە بە پێستان دەرەنێ دەوڵەتەکە هەڵبژاردنێکی سەرکەوتوو بووە، یعنی تۆ لە دوو هەڵبژاردننی وایە لە زۆربەی هەڵبژاردنەکانی ڕابردووش هەڵستاندارەکان بۆ چکە نیسبەتی هەڵەدانراوە، یعنی نیسبەتی هەڵە لەم هەڵبژاردنیان نەگەیشتوتە ڕادەیەک کە یعنی بکەوێتە ژێر بەرپرسیارەتەوە. ئەمە لایەکی تری کە قسە ئەگەر لەسەر تەزویر و لەسەر پێشێلکاری و ساختەکاری ئەوانە ئەکرێت من خۆم نەگەیشتمەتە ئەو قەناعەتەی کە تەزویری منەظەم یعنی دانیشت ڕەنگە لە هەنێک گۆشە و کەنارە ئەمە کرایە بەڵام ئەوەی لەسەر تاسەری کوردستان ئەنواع کۆمپانیا و بێشتیدا شتیوانە کراوە بە پێی ئینتیما مەسەسم پێ دەڵێن 500 سندوقی سفر هەبووە لە پارێزگای سلێمانیە لەم 500 سندوقا لە 180 مۆزەفەکانی ئەم 500 سندوقا یەکێتی نەبووە، ئەو چوار لایەن نەبووە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو پارتی مەبەستە ئەو بنکانەیە بەڵێ ئەم بنکانەیە کە کارمەندانی کۆمسیۆن خوان دەنگیان لێیاوە یعنی خێرە لە ساهشتا ئەو مۆزەفانەی تری ئێمەش کە لە سا 20ەکەی لێ بووە کردیان بە حرەس و بە حرەسی ئەوەی چاودێری ڕیزەکە و لە دەرەوە یعنی لە سا هەفتا زیاتری مدیری مەحەتە ئەم لایەنە نەبوو ئەری خێرە ئەم کاندیدا ئەم کادران ئەم مۆزەفانەی کە لەوێ بوون یا ئەمانەی ئێمە توانیوانە ئەم هەموو سحرە بکەن لە ساهشتایی مۆزەفانەی ئەمان. بەڵێ باشە بەڵام من خۆ ئەمە من یەک بەڵگەی ترم بەردەستانم بەڵگەکان لەسەر ئەو بنکەیە کە جەنابە باسیەکەیت کە لە سایە هەشتای سەر بۆ چوار لایەنە ڕەنگە یەک بنکەیان ئێمە لە سا 50 ببین زۆر من باسی زۆر فەرقی هەیە ینی ئەمە یەک مقارنەی زۆر بچووکە بۆ بکەم لە نێوان ئەو فۆرمەی کە لە سلێمانی درەوە بەلایەنە سیاسەکان ئەو فۆرمەش کە لە بەغاوە هاتوو نیسبەکانە بۆ باسەکەم ئەوەی کە فۆرمی بەغاچی و فۆرمی سلێمانی ینی ئەم فۆرمە لە سلێمانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ بژاردنەکان ئەیدا بەلایەنەکان هاتن بەڵێ نمونەی هەمان فۆرمیش ئەتوانرێت لە نووسنگی لە ئۆفیسی سەرکیۆ لە بەغدا داوا بکرێت. ئەمە شتێکی زۆر بەسیتە ئەمە یەک مقارنەی ئەوە بکەم ینی مقارنەیەکی زۆر بچووک ئەوەی کە لە سلێمانیە دەنگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان 13 دەنگە
هی بزوتنەوەی گۆڕان 43 دەنگە ئەفۆ لە ئەوەی سلێمانیە دەنگەکانی کێتی نیشتیمانی کوردستان 13 دەنگە بەڵام لەوەی کە لە بەغدا هاتووەتەوە 43 دەنگە ئەوەی بزوتنەوەی گۆڕان 24 دەنگە بەڵام ئەوەی کە لە بەغدا هاتووەتەوە 5 دەنگە یعنی ئەگەر لە سای 80 سەر بۆ 4 لایەنە بوونایە نەبوو یەکێتی نیشتیمانی ئەوە نەنسبێتیا بێنێت فۆرمی ئەوەی بڵێن فۆرمی 902 ئەمە ینی تایبەت ئەوەیە یعنی تۆ ئەکرێ لە 500 ئەوە ناوەندا کە ئەمەگە سندوقەیە یعنی سندوقێکی مۆزەفی یەکێتی لێ زیاتر من باسی 503 سندوق دەکەم ئەوە ناوەند کە بۆ ئەمەگە سندوقی سفریشە بۆ دەنگی لێدرا یەکێ دوان پێنجش تەبیعیە ئێمە بەڵام ڕەنگە شوێنی کە لە 95 ئەو لایەنانی تر بێ بۆی ڕێژەکە یعنی من کە لەسەر تەلەڤیزۆن باسی ئەو ڕێژەیەکەم بەداتا ئێمە دەستگایەکین لەسەر ئامار و لەسەر ئەوانە قسە ئەەکەین من ناتوانم لە خۆمەوە بڵێم ئەو ڕێژەیە ینی کە ئێستا لێرەڵم نزیکی 1970 بۆ هەشتایی ئەوانە دەنگیان بەو لایەنە نەداوە یعنی ئەمە خێرە ئەمە ینی ئێمە ئەوانە ئێمە جادویان کرد سحریان کرد یعنی ئەمانەیان خەو لێ خست بە ئەوی بە ئارزی خۆیان لەم بنکانەیە ئەم تەزویر و شتە بکەن یعنی من ناچێتە هیچ بەڵگەیەکی سەلمێنراوە کە بڵێن یەکێتی سەرکەوتنی گەورەی بەدەستێناوە و ئەم سەرکەوتنە من دڵنیام شانازیی گەورەی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ پرۆسی دیموکراسیش لە وڵاتی ئێمەیە و ئەمە سەرکەوتنەکان نەشتانەکان کاکن کۆتایی وێزگەکان نییە زۆر کەم بەدەستەوە ماوە بمبورە ینی بە لێرە کۆتایی بۆ تەوەرە بێنین باسی هەڵبژاردن کۆتایی هاتوو ئەنجامەکان دەرکەوت و هەر چۆنەکە شەتانی هەیە لە دادگا چی ئەسەلمێنێت چۆنە هەڵەوە شوێنرێتەوە یان نازم دەنگکانە گۆڕێ ئەمە دادگا بایەک لای کاتەوە بەژێ هێڵین ئیشی خۆەتی چۆن سلێمانی لە داهاتووە بەڕێوە ئەبن ئایا بەنیازن لەگە بزوتنەوەی گۆڕانە جۆرێک لە هاوپەیمانێتی دروست بکەن بۆی ئەم شارە بەڕێوە برن یان ئەتانەوێت لەگەڵ لایەنەکانی کە هاوپەیمانی بکەن و بۆ نمونە گۆڕان بخەنە دەروێ بازنگا یان یەکگرتوو بخەنە دەروێ بازنگا ینی پلانی یەکێتی چییە بۆ داهاتوو بۆ سلێمانی من پێشتریش قسەیەکەم کردتم قۆناغی ژمارەکان بەسەر چوویتە قۆناغی هاوپەیمانێتیە ئێمە هەموو ئەگەرەکان لە بەردەسایەوە هەموو دەرگاکانیش کراوەیە و لەگەڵ گۆڕانیش و لەگەڵ هەموو لایەنەکان پێمان خۆش چۆن حکومەتی بنکە فراوان و یەک ڕیزی نیشتمانی هەیە بە هەمان شێوە بچووکراوی ئەو حکومەتەش حکومەتی لۆکاڵی هەبێت کە هەمومان پێکەوە بتوانین ڕێکەوین لەسەر بەرنمەیە کە بە باشترین شێوە خزمەتی کۆمەڵانی خەڵکی شارەکەی خۆمان بکەین بە تایبەتی من کە باسی سلێمانیت کرد سلێمانی بکەین و ئارامی ئەم شارە بپارێزین و ئەو بەڵێنانەی کە بە خەڵکی شارەکەمان ناوە بە دێهاتەکانمان ناوە بە ناو شارمان ناوە بە شارۆچکەکانمان ناوە لەجێ ئەو متمانەیە بین و قەدرزانیمان هەبێ باشە ئەو بەرنامەی بە هەمومان جێبەجێ گۆڕان ئەگە بزوتنەوەی گۆڕان پێداگری کرد لەوەی کە هەواڵە بوو بەکرە کاتە پارێزگاری سلێمانی موقفێکی چێ بێ هەموو ئەمانە ینی قابلی گفتوگۆیە پێم وانێ ئێمە هیچ کامێکمان نابێ ئەو بڕیارە پێش چوونە ناو گفتوگۆ ئەو بڕیارە پێشوەختەمان هەبێ بڵێن یا یەک یا دوو ئەبێ یعنی ئێمە هەموو ئەو شتانە دانین بۆ ئەوەی کە هەم ئێمە ڕێز لە هەموو ئەو دەنگانە لە حاڵەتەکە ئێوە چوونە گفتوگۆوە بەڵام ینی بزوتنەوەی گۆڕان ڕێککەوتن و گەشتە ئەنجام و بزوتنەوەی گۆڕانتی ئێمە کاندیدی ئێمە بۆ پارێزگاری سلێمانی دکتۆر هەواڵە بوو بێت من پێمەتی ئێمە ڕێز وەکو پێشوڕەتێک ئێمە مۆزوعەکەی کە قابلی گفتوگوی ئێمە ئەمە مانایەوە نیە ڕێز لەو دەنگانە ناگرین کە بە هەواڵ ئەبوو بەکرد ئێمە ڕێز و تەقدیری زۆرمان هەیە بۆ یەک بەیەکی ئەوانەی دەنگیان بە هەواڵ ئەبوو بەکر و بە لیستی گۆڕان و بە هەموو ئەوانەی ئێمەشەیە ئێمە ئەمانەوەیە کە ژمارە بەسەر چوو اینجا قۆناغی هاوپەیمانێتی بین لەسەر مێزی گفتوگۆ قسە بکەین لەسەر ئەوە کە چۆن ئەتوانین ڕێکەوین یعنی ئێمە خاڵی هاوبەشمان زیاترە لە خاڵی ناکۆ ینی ئێوە هێڵی سوورتان نییە بۆ ئێمە نەک هێڵی ینی مەرشتان هەبێ بۆی بڵێن فڵان کەس ئێستا وەختی ئەوە نییە ئێمە ئێستا کاتی ئەوە نییە لەبەرەوەی هاوبەشیمان زیاترە لەگەڵ لایەنەکانە بە تایبەتی لەگەڵ گۆڕان خاڵی هاوبەش مێژووی دوور و درێژ کۆمەڵێشتی ترێ ئەتوانین لەسەر مێزی گفتوگۆ لەسەر هەموو ئەمانە بکەین و شتێک بکەین کە هەمومان ڕازی بین بۆ ئەوەی هەمومان پێکەوە خزمەتی ئەم شارە بکەین بەڵام لە قۆناغی ڕاپردووە هەر ئەندامێکی مەکتەبی سیاسیەکێتی نیشتمانی باسی لۆ کرد و تێگەر بزوتنەوەی گۆڕان تەنانەت هەواڵە بوو بەکریش بە پارێزگار دابنێت و بیبنەوە ئێمە بەخسەی ناکەین ئەوانش باسی دادگای گەورەیانە کرد
ینی ئەوە لە بەرامبەر ئەوەیە بوو بەرامبەر ئەوە نییە بەڵام هەر قۆناغشتی خۆی هەیە بەڵێ کاک شۆڕژ ئەوە بزانم من پێم وایە ئێستا ئەم قۆناغی کە یعنی ئێمە سیر کە قۆناغ دروستمێکمان هەڵبژارد بوو ئارامی بوو پیانەوتین دادگایی گەورەتانەکەین بەڵام ئێستا ئەوە قۆناغی زۆر کەمە دەسەوەمەوە بم بوورە لە سەروبەندی بانگەشەکە هەندێک دروشم و لافیتە هەڵواسرا ئەمە بۆ چوونی هەموو یەکێتی و هەموو مەکتەبی سیاسی یەکێتی بوو بێگومان ڕێی هەمووی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی بوو بەشی بوو لە جیاوازەکان و ئێمە هەمومان قوربانی دەستی بەعز بووین ئێمە هیچ کاتێک بەرامبەر بۆ بەعسیانەی لە ترسا و لە برسا بوون بە بەعسی ئیمزایەکیان کردووە ڕق نەبووین بەڵام ئەوانەی کە بەشێ بوون لە کەلتوری بەعز خزمەتی بەرنامەی بەعسیان کردووە لە سەنگەری بەعسا بوون دیفاعیان لە دروشم و پەیامی بەعس کردووە ئێمە هەمیشە ئێمەش بەدوایانە نەبین مێژوو بەدوایانەوەی لیان خۆش نادێت لەبەرەوە ئەمە بەجێ ئێهێڵین بۆ مێژوو کە ئەوانەی بەعسی بوون و خزمەتی ئەو بەرنامەی بەعسیان کردووە دڵنیان وەکو چۆن جوولەکە بەدوای نازەکانە لە حەو قوژبنی دنیا ئەیان دۆزێتەوە لای ئێمەش نەیدۆزینەوە خەڵکی کە قوربانی دەستی بەعز بۆ ئیدۆزێتەوە بەڵێ زۆر سپاس کەم شۆڕژ ئیسماعیل ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی نیشتمانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوون بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە لەمە ڕەبلوو دابینەری بەرنامەکەمان بوون تا بێگەشتنەوەمان لە دیدارێکتردا و لایەکتان لە خۆشیان بن.